خۆشەویستان ماشەڵڵا سروشتێکی زۆر عەجیبی هەیە سروشتێکی تۆزە ترسناک جا ئێستا لەوانە بینەرانی خۆشەویست بڵێن کاکە تۆ بۆ بەم شاخ و داخاڵ لەگەڕێی بەڵام بەرنامەش تۆزێک سەرکێشی دەوێ وایە یان نا تۆ هاوکارە بێ بن بتوانم بچمە ئەوبەرە جا بێ ئەلێرە باز دەم ها نانا باشم بەڕاستی خۆشەویستان سروشتی ئەم کوردستانە بەڕاستی هەمووی شوێنێکی جوانە بەس چییە زۆر جار ئێمە ڕێمان ناکەوێتە شوێنە جوانەکان یاخود شوێنە جوانەکانی خۆمان نانرخێنین ئێستا تەسەورەکەم بینەرانی خۆشەویست بڵێن باشە ئەم شوێنە کوێیە بەڵام ئەمە یەکێکە لە سەرچاوەکانی ئاوی ئەو دەڤەری ئەو کورتەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەماو دەریاچەیەکی لەسەر دروست بکە با بفەرمەوە بۆ بەرێ بە ناڕەحەتە گەشتی ئێرە ناخۆشە زۆر وەڵاهی شوێنێکی سەخت و دژوارە حیفێ زۆر بەداخەوە کە خۆمان ویستمان جادێژی بۆ لێدەین بەڵامی تر بە حکمیەوەی کە بنەماڵەکانمان کەمن دێرەکانە نەماتوانی ئەو ڕێژە جادە چاکە دروستکەین بەڕای تۆ من چۆن سەرکەوتم باش بووم زۆر باشتر بووی لە من لەبەرەی تۆ زەزایفتری کاکە لە من ئەخی ناکە من لە تەلەڤیزۆنم خەڵک وەزانە ڕۆژنامە نووس ناتوانە بە شاخ و داخەڵ گەڕێت ناڵا زۆر باشتر لێمە هاتی کاک ڕزگار بابزانم ئەم شەلالە ناوی هەیە وەڵا هەر بە شەلالی بەرتەنگ مەشهورە بەرتەنگ مەشهورە بەڵێ بابزانم شەلالەکە زۆر جوانە ماشەڵڵا شوێنێکی زۆر دڵگیرە وەلو عاسەیە بە زەحمە دەیگەیتێ بەڵام بابزانم وشکەکە ئەمە لە تقریبا لە دوای مانجی حەوت بەدواوە کەمەکە بەڵام بەو شێ ڕێژەک زۆر کەمە زیادە یعنی ئاو هەر دەمێنێ بەڵام بەو شێوە ئێستا نامێنێ ئەم ساڵ لە چاو پارە باشترە ئەم ساڵ زۆر لە پار باشە چکە پار ڕێژەی بارانبارین زۆر کەمتر بوو لەم ساڵ ئەم ساڵ ڕێژەیەکی تقریبا دوو بەرابەری تێپەڕانوە لەو کاتە ئەمە احتیمالەکە بۆ مانگی هەشتیش بمێنێتەوە بابزانم ئەم ئاوە یاخدا بڵێ ئەم شەلالە چ سوودێکی بۆ بەرتەنگ و ئاو کورتی ئەوانە هەیە بۆ ئاو کورتێکە لە ئێمە زیاد بێ دەڕاتە خوارەوە بەڵام بۆ بەرتەنگ ئێمە زیاتر بکاری زەراعی ئیشی پێکەین گەشتیارانیش دێن بەڵام بەداخەوە کە شوێنێکی وایە نییە بمێنەوانێ لێرەکانە چکە جادە و ڕێگاوبانەکەی کە خۆت بینیتە زۆر خراپە ئێمە ویسمان جادەی بۆ دەدەین بەڵام دەتوانای ئێمە نەبوو حکوومەتیش هیچ هاوکارێکی نەکردین کە ببێتە شوێنێکی گەشتیاری هەم بۆ حکوومەتی بۆ خەڵکیش داهاتی بێ بۆ سنوورەکەەوە هەم بۆ خۆشیان بەتەکید بەشێک لەم ئاوە بەفراوە ئەزانم بەڵام ئایا سەرچاوی هەیە هیچ سەرچاوەیەک لەسەرەوە هەیە سەرچاوی کانیاوی زۆر تایە کە لە خۆیان لە دێهاتەکانی وەکو گوڵێ و شەشە و ئەو منتیقەی زیادە و دەڕژێتەوە سەر ئەم شلالە بەڵام ئەوانیش کە لە هاوینانە کانیاوەکانە گرنەوانێ حوزیان بۆ دروستکردنەوە بەڵام ئەوەی کە هەیە لە پشت ئەم شلالەوە کانیاوێک هەیە کانیاوەکان تقریبا دوو دانەی سەرچین دێڕژێنە ناو ئەم شلالەوە ئەمێنەوانێ ئەمەش کانیاوێک هەر بەرامبەرمانە ئەمە زیاتر دێتەوە خوارەوە بۆ ناو دیەکە باشە بە زۆری ئەم جۆرە شوێنانە کە ئاوا شاخەکەی بەو شێوەیە و تەڕە زۆر جار بریسوی لێدا بریس و باز ئەم بریس و لەم منتیقەیەوە هەیە بەڵێ ئێستا ئەو خۆت بینی لە خوارەوانە بروسی لێدا کانیاوەکەی سەرشی ئێمە کە ئاوی خواردنەوەی ناودیەکەمانە بروسی لێدا و کانیەکە کە چەند وەختە ئێمە عوزمان بۆ دروستکرد سۆندە بردومانەوە بۆکانە شاخەکە ڕماوە بەسەریا و ئیتر بێتهێنی کردووە وێرانی کردووە دەبێت جارێکی هەم لەسەر دروستیکەینەوە زۆر سپاس دەکەم عەزێتی شمای بۆ ئێرە سپاس دەکەین بە قوربان دەفەرموو فەرموو وڵا ئێرە باش